هەر کەسە ئیشی خۆی وایە نا هەرچەنە ئەمڕۆ خاوەنی ئیشەکانی تر لایەنداوە لە سکەی خۆیان بەخوا هەر لە حەماڵێکەوە بیەنە هەتاوەکو دکتۆرێک و مهندسێک و فیزیاییەک و کیمیاییەک و کورە هەمووی قسە ئەکا لە دینە هەمووی تەفسیریەکە هەمووی لێکدانەوەی بۆکە باشە هەر هەمووی دەمی تێخستووە باشە ئێوە واز دەیشەکەی ئێمە بێنن ڕەنجەکەی خۆتانکەن بۆ هاتنیشەکەی ئێماکەن جاری وا هەیە ئافرەتێکە ئەگەر لە تەرازوی ئەم دینەی بەی لە کەنیزەکیشا دەرناچێت دانیشتووە ڕەخناگرێت لە باشترین مامۆسا و لە تەفسیری تەبەری و لە قورتوبی و لە ئیبن کەثیر وەڵێ ئەو تەفسیرەم بەدڵ نییە ئەمڕۆ بێت تەفسیری تازەی بۆ بکەی ئیسلام نەفامی نەزانە بە ئیسلام بگونجێنی لەگەڵ ئێستایە نەخێر ئێستا گونجێنم لەگەڵ ئیسلام ئیساش دابەزێتەوە واکە ئەو دەقا گونجێنێ لەگەڵ ئیسلام کە آخر زمانە ئەو آخر زمانە گونجێنی لەگەڵ ئیسلام نەک ئیسلام بگونجێنێ لەگەڵ ئەو کاتەیە چیەکە حەدیثەکە فەرمە چیەکە بەرازە کوژێ سەلی بەشکێنێ یعنی چی کرد یعنی آخر زمانە گونجێنێتەوە لەگەڵ ئیسلام نەک ئیسلام بێنە بیگونجێ قەیچێکە بە سەلی بیژە بەرازی ژە بە بیخۆین لە مەطعەمەکانە تۆ حەزت لە بەرازە فەرموو عافیەتە بێت تۆش حەزت لە مەڕەح فەرموو عافیەت نییە ئەو شتانە لە دینی ئێمەیە دینی ئێمە یەک لەحظە لە ئەو سەوابیت و ضەوابیتانی کە دایناوە نزمتر نییە و بەرزتریش نییە نەزیادە ڕەویتی ئاگەی نە کورد ڕەویتی ئاکی ئەو خۆی بێ بڕوا پەیڕۆ کرێ جا بۆیە بەڕاستی ئەوە کۆمەڵێ بابەت ئەمڕۆ وروژێنرا و خەڵکێکی زۆر قسەی تیاکە و دەمی تێخسۆ بە جەهل و نەفامی و نەزانی خۆی بێوەی ئاگاداری دین بێ بێوەی ئاگاداری قورئان بێ بێوەی ئاگاداری حەدیث بێ بابەت تۆ ئیشەکەت چییە خۆت ڕوت و قوت کردوێتەوە و نەنوێژەکەیت و نەخوا ناسی و نە ئاگاد لە قورئانە نە ئاگاد لە حەدیثە بۆ خۆت لە باڕ و مەلها و گازینۆ و کافتریاکان کەوتووی خەڵک بە ئارەزی خۆی چێژە لێ بینێ وەکو ئافرەت بڕۆ خەریکی ئیشەکەی خۆت بە مەیە بڵێ ئەوە بۆچی ئەو ئایەتەوە ئەڵێن ئەو بۆچی ئەو حەدیثەوە ئەو کەیش توێ بچۆرۆ ناو مەلهاکەت نەی تەداخل لە ئیشی مزگەوتاکەی ئەهلی مەلها و باڕ و گازینۆ و بلیارد و مەقەڕ و ئەوانە بۆیان نییە تەداخل لە ئیشی مزگەوتاکەن با هیچ شێوەیە ئەوەی دەمی کردەوە ئەسڵەن بیشکێنن بیخەنەوە قەپاخی خۆی بیخەنەوە ناو ئیشەکەی خۆی چونکە بۆی نییە قسە بکەن ئەسڵەن تەداخلکردنی ئەو جۆرە کەسانە لە دینە معناوەیە کە عولەمای دین هیچ نازانن هەمویان غەڵەتن بۆیە ئەوان هەڵەسن بۆتان ڕوونەکەنەوە بۆتان شەرحەکەن چ پێویستمان بە دەروونزانێک کە بێ دینمان تێبگەێنێ چ پێویستمان بە مهندسێک کە بێ دینمان تێبگەێنێ دینداریەکە و لە بوارەکەی خۆیان شتێک پەیوەندی پێوە هەیە و ئەیزانێ سەر و سەرچاومان تێبینیە کە یاوەریەگرین بەڵام بێ باسی حرام و حەڵاڵ کە بێوە یاگای لێ بە چۆن هێڵم دەمکاتەوە ناهێڵم جا بۆیە بەڕاستیەوە کارەسات ئەمڕۆ کە ئەیبینی ئەبەو شێوە ئەهلی دنیا دەمیان خسۆتە دینەوە ئەیانوێ بە ئارەزی خۆیان دینەکە لەگەڵ دنیا بگونجێنن بە هیچ شێوەیە بۆیان نییە لەو بابەتە قسە بکەن